بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیێکی ڤایرۆسی لە شەڵتەری ئاژەڵە بێلانەکان لە سلێمانی دەیان سەگ لە شەڵتەرەکە مردار بوونەتەوە. دوای بڵاوبوونەوەی ئەم دیمەنانە ڕێکخراوەکانی ئاژەڵدۆستی کردبوونەوەیەکیان ئەنجامدا و ڕخنەی توندیان ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد لەوەی نەیان توانیوە پارێزگاری لە سەگەکان بکەن و دەڵێن ئەم شەڵتەرە سەدا 20 مەرجەکانی شەڵتەری بۆ سەگەکان تێدا نییە. ئەو کەسانی کە سەگەکان ئەگرن بەڕێزان ینی بەڕاستی ئەوانە لە شارەزاییەوە و سەگانە ناگرن لە ئاژەڵدۆستی و میهرەبانیەوە بۆیە مامەڵەیەکی زۆر خراپ و توندوتیژیان بەرامبەر کراوە هەندێکیان وە سیارەکە ئەو سیارەی کە سەگەکانی پێگوازرێتەوە لەبەرەوەی سەگی نەخۆشی چۆتە ناو کە سەگێکی تری پێگوازرێتەوە پێشەوەی لە شێڵتەرەکە دابگیرێ و سەگە نەخۆشە کە ئەبرێتە ناوە ئەوەی کە نەخۆشیش نییە نەخۆشیەکە و ئەو نەتیجەیە دروستە بێ کە بەڕاستی بۆ هەمومان ناخۆش بێ ئەبێ بە ئاژەڵدۆست و نائاژەڵدۆستەوە. ئەم بابەتە پەیوەندیدار نییە تەنها بە گروپێک یا بە ڕێکخراوێک یان بە کۆمەڵێک خەڵکی ئاژەڵدۆست. ژمارەیە و سەگانەی براونەتە ئەوێ بەڕێزان ژمارەیەک لەو سەگانە ئێمە خۆمان وەکو ڕێکخراوی پاکەوە ئاژەڵدۆست و ڕێکخراوی تریش دەستیان خۆش بێ نەزۆکیان کردوون ئەمانە بردنیان بۆ ئەوێ هیچ ڕۆڵێکی نییە لە کەمکردنەوەی ئەم کێشەیە لەبەرەوەی ئەم سەگە نەزۆ کراوە زیاد ناکا لەبەردەم ماڵەکەی جەنابتە ساڵێک دوانی تر ئەژی و نابێ بە 10-12 بۆیە کە ئەمانە بە ئاسانی گیراون و براونەتە ئەوێ براون لەوێ بمرن. پێیان پەیوەندی بە بەڕێوەبەراتی تەندروستی ئاژەڵەوە کرد لەو بارەیەوە ڕانگەیان ڕاستی ڕووداوەکە بەم جۆرە بووە نەخۆشیەکی ڤایرۆسی لە نێو سەگەکان بڵاوبووەتەوە بۆ هۆیەوە مردار دەبنەوە ئەوانەشی مردار دەبنەوە دەیان خەنە ژێرگڵەوە بەڵام شارەوانی سلێمانی ئامادە نەبوو لەو بارەوە هیچ قسەیەک بکات. ئەم شەڵتەرە زیاتر لە 500 سەگی تایە. ڕێکخراوەکانی ئاژەڵدۆست دەڵێن چارەسەر ئەوەیە ئەو سەگانەی دەهێنرێن بۆ شەڵتەرەکە نەزۆک بکرێن دواتر بەڕەڵا بکرێن بەم جۆرەی ئێستا پەیڕەو دەکرێت مەرگی هەموو سەگەکانی بەدوادا دێت. ئێمە خۆمان پرۆژەی گرتن نەزۆکردن گەڕانەوە بە باشترین ڕێگە ئەزانین چکە ئەم سەگە لەو شوێنەی خۆی ئەپارێزێت و کوتانی بۆ کراوە زیاد ناکە بەڵام لەسەر داوای ڤێتەرنەری و شارەوانی پرۆپۆزەڵی شێڵتەرمان نووسی پرۆپۆزەڵی ئەو شێڵتەری کە نووسیمانەوە ئەوەی جێبەجێ کراوە 180 دەرەجەی فەرقە کە بە هیچ جۆرێک ئەوە نییە کە ئێمە داوامان کردووە کە ئەکرێت دواتر لەگەڵ ئێوەیە ئەو پرۆپۆزەڵە شێرکەین کە نووسراوە بۆ ئەوەی کە ئاگاداری ڕاستیەکان بن. ئێم پێمان وتون و لە سەرەتای دروستکردنی شێڵتەرەکەشەوە لەگەڵ دەستخۆشیمان بۆ شارەوانی لەبەرەوەی کە لەکوێ لە کوشتنی سەگەوە بە ژەهر و بە فیشەک بیتە سەر ئەوەی کە شێڵتەرێک بکرێتەوە کە بتەوە بیان پارێزیت پێمان وتون کە ئەبێ مەرجی دروستی و تەندروستی تیابێت ئەگەر ئەم مەرجانەی تیانە بێ ئەو کاتە کارە ساتە خوڵقی ئەمەش ئەو کارە ساتەیە کە تەنها لە دوای مانگێک و بەبوونی 600 سەگ ئەم کارە ساتە ڕوویە. دوای بڵاوبوونەوەی ئەم گرتە ڤیدۆیە و دروستبوونی ناڕەزایەتی شارەوانی سلێمانی بە شێوەیەکی کاتی و تا لێکۆڵینەوە وەرگرتنی سەگی لە شەڵتەرەکان ڕاگرتووە. ڕێکخراوەکان دەڵێن ئەم ئۆتۆمبیلەی سەگەکانی پێدەگوازرێتەوە بەشێک بووە لە گواستنەوەی ئەو ڤایرۆسە چونکە بوونی سەگێکی نەخۆش دەکرێت نەخۆشیەکە بۆ سەرجەمیان بگوازێتەوە و ڕووداوی لەم جۆرەی لێ بکەوێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیە سلێمانی.